لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون کە بەرنامەکەمان ژمارە هەفتایە کە هەفتانامین بەرنامەیە لەسەر پێشەنگبووندا کە بەرنامەکەمان تایبەتە بەسەر چۆنیەتی دروستکردنی کەسێکی پێشەنگدا کە باسی چەند بنچینەیەکمان کردیە لە بەرنامەکانی ڕابردوو کە کەسی پێشەنگی چاک دەبی ئەم دەست بەم پێنج بنچینەی بگرین. یەکەم بنچینە باسمان کرد بەها کە پێویستە کەسێکی پێشەنگ کە بەهای هەبی. ئەم بەهانەشمان کردە پێنج زۆر: بەهای ئیمانی هەبی، بەهای دەرونی هەبی، بەهای ڕەوشتی هەبی، بەهای ئەزمموی هەبی، بەهای بەخشینی هەبی. هەر یەکێکشمانەوانە کردە چەند خاڵ و باسمان کردیە. دوم بچینە کە هاتینە سەری گوتمان پێویستە کەسی پێشەنگ پلانی هەبی بۆ ئەوەی کاریگەریتر بی و فعالتر بی و هەروەها ناسرااوتر بی و بەناوبانگتر بی و بتوانی بە ئاسانی پەیامەکەی خۆی بگەینی. یەکەم پلانەکەی لە بوار، ئەو بوارە دەیهەوێت تێدا خزمەت کە بۆ پەیامەکەی خۆی. هەروەها ئامانجەکان، پلانی هەبی بۆ ئامانجەکان، پلانی هەبی لە پلەبەندی بۆ ئامانجەکان، هەروەها هاوسەنجی هەبی لە کارکردن و ئەم شتانێک کە پێویستە دەسەدا خاڵ کۆما کردووە. هەروەها پلانی هەبی بۆ ڕۆشنبیرکردنی خۆی و هەروەها بۆ کۆکردنەوەی سامان. لە پاشەوە هاتینە بنچینەی سێم کە ئێمە لە بنچینەی سێمی تاکو ئێستادا چەندەها بەرنامەمان لەسەر کردن لەسەر پەیوەندیەکان، بریتە بنچینەی پەیوەندیەکان کە پێویستە کەسی پێشەنگ پەیوەندیەکانی خۆی بە جوانی ڕێک بخات. ئەویشمان کردە پێنج خاڵ. تاکو ئێستا کە چار خاڵ لە چارەمی خاڵین. خاڵیەکەمە باس کردێ پەیوەندی ئینسان پێشەنگ لەگەر خودی خۆی، ئەوی لەسەر بەرنامەیەکمان باس کردیان. لە پاشەوەی پەیوەندی لەگەر خەڵک، ئەوی لەسەر بەرنامەیەکمان باس کردیان. هەروەها پەیوەندی لەگەر خاوەن دەسەڵاتەکان چۆن بێ، بە شێوێ بی، چ جۆرێک تەندروستە، ئەویشمان باس کردیان. هەروەها پەیوەندی لەگەر دۆستەکان کە ئێستاکە ئێمە لەسەر ئەوەینە کە چۆن بتوانی پەیوەندی لەگەر دۆستەکانمان ڕێک بێخین کە دوو بەرنامەمان لەسەر کردیە. پاشەوەی دێنە سەر پەیوەندیکردن، پەیوەندی چۆن ڕێک دەخین لەگەر خودی دوژمنەکانمان. کەواتە ئێستا کە ئێمە لەم بەرنامە و بەرنامەی 68 و 69 باسی پەیوەندیکردن لەگەر دۆستەکان، ئەوەش گوتمان دۆستەکانی خۆمان دەکەین، تەقسیم دەکەین، لەسەر ئەساسی ئەم تەقسیمە پەیوەندیەکانی خۆمان ڕێک دەخین. گوتمان یەکەمیان کە گروپێکی تایبەت لە دۆستەکان دروست دەکەین. ئەو گروپە تایبەت یەگوتمان لەسەر ئەساسی بنچینێ ئەوەی کە ئەو کەسە لەگەرە تو هەمان پەیامی هەیە، هەمان دیدی، هەمان ئامانجی هەیە، هەروە کەسە پێشەنگەکەش ئەم جۆرە کەسە دەناسی هاوڕێیەتی کەسێکی نزیکە. کەسێکی نزیکە ئەگەر ئەم دوو مەرزەی تێدا و دەیکێ گروپە تایبەتەکەی خۆت. لە پاشەوەی گروپێکی گەورەترمان هەیە کە گروپە گشتیەکەیە. بە هەماشێ ئەو گروپە گشتیە لەگەر ئەم کەسە چییە؟ لەگەر ئەم کەسە هەمان پەیامی هەیە، هەمان دیدی، هەمان ئامانجی هەیە. لەوانەیە لەگەری کار بکەوت، لەوانەیە لەگەری کار نەکەم، بەڵام پاڵپشتێکی تەواوی پەیام و دید و ئامانجەکەی هەیە. لەبەر ئەوەی ئەو پێشەنگە کە دیفاع لە پێشەنگەکەی دەکات لەبەر خودی خۆینە، لەبەر خودی پەیام و دید و ئامانجەکەیتی. دید و ئامانجەکەیتی نمونەشمان هیناوە لەسەر هەردووشە. گوتمان ئەگەر بێت و تەماشا سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین، پێغەمبەر صلی الله علیه وسلم هەم کۆمەڵە کەسێکی تایبەتی هەبووە وەکو خێزانەکانی خۆی خەدیجە کە کاتێک وحی لە بۆ دێت چۆن تەنها پرسیار لەوەی دەکات، هەروەها سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە گروپی تایبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پرسی پێکردن وەکو ئەبوبەکر کاتێک سەفەر دەکات، وەکو هەروەها عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر کە لە شوێنی خۆیدا دەبێت. کاتە خاڵی یەکەم و خاڵی دووەممان باس کردە کە پێویستە کەسی پێشەنگ دۆستەکانی خۆی لە گروپێکی تایبەت کۆکاتەوە. وتما ئەوەش کە چەند خاڵێکی هەیە باسمان کرد. هەروەها گروپە گەورەکەش کە ئەم گروپە گەورەیە کە لە پەیام و لەو بابەتەی لەگەریدا. خاڵی سێم دێن کە کەسی پێشەنگ کە پێویستە بەڕێوەبەری کارکردنی هەبی. یعنی کەسێکی هەبی کارەکانی لە بەڕێوە بە، کارەکانی لە بۆ ڕێک بخە،
کارەکانی لە بۆ تەنزیم بکە کەوەکو دیارە لە ئێستا کە و پێدرێن و سکرتێر کە ئەو سکرتێرە دێ کارەکان ڕێک دێخە تاکە کەسێک یعنی کاتێک باسی بەڕێوەبردننی کارژێڕی دەکەیان بەڕێوەبردننی کارەکان دەکەین کە تاکە کەسێک یارمەتی ئەو پێشەنگە دەکات بۆ جێبەجێکردنی کارەکانی گرنگی ئەم بەڕێوەبەری کارکردندا کارکردنی پێشەنگ دەکات لەم کاتە بەڕاستی گرنگی بە دیار دەکەوێت کە کەسێکی شایستە لەو شوێنەدا بنین کە کەسێکی بەتوانابێ کەسێکی کاریگەر بێ زۆر جار هەیە دەمینی سکرتێرەکە لەبەرەوەی تەنها سکرتێر ئێستا عیبارەتە لە هەندێک شتدا بەڵام ئەگەر بێت و باسی ئەمە سکرتێر بکەین لەو ڕوانگەکی ئێستا کە پەیوەندی لەگەر بەڕێوەبردننی کارکردنی خۆتدا پێویستە پەیوەندیەشی دۆستانە و پەیوەندیەشی تونند و تۆڵبی چونکە ئەو کەسە دەبتەوە هۆی یارمەتیدەرێکی تەواو بۆ ئەنجامدانی کارەکانی پێشەنگدا کەواتە بەڕێوەبەری کارکردن دەبێت سیفەت و تایبەتمەندی خۆی هەبێت هەرەوە بەو شێوەش گوتما کاریگەریەکەی بە دیار دەکەوێت کە کەسێک بی شایستە بێ کوفۆ بی لە بۆ ئەو شوێنەدا توانای هەبی هەروە ئارامگرتنی هەبی هەروە کەسێکی کاریگەر و ئەکتیڤ بی نەک کەسێک بی تەنها پۆستەکەی پێپەڕکرابیتەوە تەنها بریکا کە فلان کەس سکرتێرێکی هەیە تەنها بریتی لەوەی سکرتێر کەسێک هات بیباتە ژۆرە بینتە دەوێت بیباتە ژۆرە بیتەنی فلان کەس هاتیە فلان کەس ڕۆیشت نەخێر سکرتێر بەم شێوەی نییە بۆیە سکرتێر دەنێن لەم کاتە کاریگەری دەبێ لەو کاتەی ئەگەر بێت و چاودێریکردنی کارەکانی پێشەنگ بکە بزانی پێشەنگ کارەکانی چۆن ئەنجام دەدا چاودێری بکەم متابعەکردن لەسەر چیە لەسەر بەڕێوەبەری کارە ئەو بەڕێوەبەری کارەیە ئەو سکرتێرە دێ متابعەی چ دەکات چاودێری کارەکانی پێشەنگ دەکات ئەگەر بێت و سکرتێر متابعەی چاودێری کارەکانی بەڕێوەبەری خۆی کرد کە بەڕێوەبەرێکی هێدرێت سکرتێرێکی هەیە ئەو سکرتێرە چاودێری کارەکانی بەڕێوەبەری خۆی دەکات ئەمڕۆ پێویستە چ بکە سبەینێ دەبیست بکە دوو سبەی دەبیست بکە ئایا پلانی چییە و پلانەکە چۆنە کاتێک جێبەجێ دەکەێت چێ مقابلێ دەکەوت چێ دێ و چێ دەڕوا ئایا چەند کۆبوونەوەی هەیە چەند کۆبوونەوەی نییە ئایا چ پێویستە بکەوت چ پێویست دەکە ئەوە هەمووی پێویستە بەڕێوەبەری کارکردنەکە ڕێکی بخات سکرتێرەکە ڕێکی بخات کەواتە چاودێری کارکردنی شێ دەکات کارکردنی پێشەنگ دەکات ئەگەر بێت و سکرتێر بەو شێوەیە بوو چاودێری کارەکانی بەڕێوەبەری خۆی کرد یان کەسێکی پێشەنگ کە بە هەمان شێوە کەسێکی هەیە کە کارەکانی لە بۆ بەڕێوە دەبە بەو شێوەی کە چاودێری کارەکانی کرد کەواتە ئەو کەسە کەسێکی سکرتێرێکی تاکە بەڵام ئەگەر بێت و خودی پێشەنگەکە پێویست ببرێتە سکرتێرەکەی بڕۆ ئەوە بکە بڕۆ ئەوم لۆ بینێ بڕۆ فلانی بکە بڕۆ ئەوە بکە بڕۆ ئەوە بکە مەوعیدەکە دانە مەوعیدەکە دانەنە ئەرێ چێ ئەوڕۆ دێ چێ نایێ پلانمان چییە پلان وانات کەواتە ئەم پێشەنگە بە بیری سکرتێرەکەی دەینتووە سکرتێرەکەی ئەکەوات ئێستاکە کە ئەنەما پێشەنگ بوویتە سکرتێری ئەمەش ناوی کەواتە ئەم زۆرە سکرتێرێکی فاشنە ئینسان خۆی لە دوور کاتەوە بۆیە کە کارەکانی پێشەنگدا کارەکانی سکرتێر چییە هەندێک کاری زۆر گنیژێ هەیە دیاریکردنی کاتەکانی پێشەنگ کە کاتەکان لێ بۆ دیارێکە تەنزیم دەکە ڕێک دەخە و ئاگادارکردنەوەی ئاگاداریش دەکاتەوە ئەو کاتێ سبەینێ ئەوەت هەیە ئەوەت نییە ئەو بەو شێوەیە هەروە وەڵامدانەوەی نامە هاتووەکان ئەو نامانەی دێن کە دێن وڵام دەداتەوە کەسە سکرتێرەکە یان بەڕێوەبەری کار وەڵام دەداتەوە هەل لە خودی خۆی وەڵام دەدات چونکە دەبی هەندێک وەڵامدانەوەی ئامادەکراو هەبێ بۆ پرسیارە گشتیەکان پێویست ناکار پرسیارێک کرا ڕاستەخۆ بگەڕێتەوە سەر پێشەنگ ڕاستەوخۆ هەندێک پرسیاری گشتی هەیە کەواتە وڵامێکی بابرێن کلێشەیەک دادەنین کلێشەی وەڵامدانەوەمان دەبێت لەوە فلان پرسیاری ئەو وڵامێ بۆ فلان پرسیاری ئەو وڵامێ پێویست ناکە سکرتێر بگەڕێتەوە لای کەسی پێشەنگ یا بەڕێوەبەرەکەی خۆی ڕاستەوخۆ بسی پرسی پێ بکە وڵامی ئەو کەسە چۆن بدەمەوە ئەو وڵامە بەو شێوەی دەدرێتەوە واش ڕۆیشتێک کەواتە پێویست ناکە بپرسی کردنی کارەکان بە خێرا لە کاتی خۆیدا کەسی سکرتێر دەبی ئەم کارانەی کە پێ ڕادەسپێدرێ کە لە کاتی خۆی بکە بە خێراش بکە هەروەها سکرتێر کارێکی کەم و کوڕیەکانی پێشەنگ دەردێخی لە کارکردندا نەک دروستکردنی کەم و کوڕی ئەنی ئەوە زۆر گرنگی یعنی زۆر جار هەیە لە شوێناندا سکرتێر تەنها کەم و کوڕی دروست کردیە بوویتە بارگرانی بەسەر ئەو موەسسەیە بوویتە بارگرانی بەسەر بەڕێوەبەرەکە بە هەمان شێوە نابرێتە بارگرانی بۆچێ بۆ پێشەنگدا بۆ بەڕێوەبەردا بەڵکو دەبی ببتەوە هۆی ئەوەی کە کەم و کوڕیەکان دەربخە نەک بەخۆی کەم و کوڕی بێ نەک بەخۆی کەم و کوڕی دروست بکە
زۆربەی کارەکانی کارژێری پێشەنگداوی یعنی ئەو کارانی پەیوەندی بە کاری ئیداریە کە پێویستە هەموو کارەکان جێبەجێ بکە ئینجا هەر ئیشێکی کارجی چونکە بەڕێوەبەردنی کاری پێشەنگە بەڕێوەبەری چیە بەڕێوەبردنی چیە کاری پێشەنگە کە دەبێ بەڕێوەبردنی کارجێر یان بەڕێوەبردنی کاری پێشەنگ دەکاتە ئەو کارەکانی فعلی هەموو ئەو دەیکا کاری کارجێڕەکان هەموو ئەو کەسە دەکا ئەتۆ یارمەتی دەرێکی تەواوی چ دەبی یارمەتیش تەواوی پێشەنگەکە دەبی هەروە کەمەوەڕکۆڕیەکانی پێشەنگیش ناهێنن هەروەها کارەکانیشی بۆ تەنزیم و ڕێک دەخە ئینجاوە دەبتەوە کەسێکی پێشەنگی باش بۆیە تایبەتمەندەکانی کە سکرتێری چاک یان بەڕێوەبەری کارێکی چاک کە بەڕێوەبەرێکی کارێکی چاکە کاری کەسێک بەڕێوە دەبا یەکەمیان توانایەکی تەواوی هەوی لەو کارەی کە پێ ڕاستپاردرایە کە شایستە بێ کوفۆ بێ القەوی و الئەمین بێ قەوی یعنی توانای هەبێ خێراوی لە کارکردندا نابێ لەسەر خۆبی دووەمیان ڕێخستنی کارەکان کە پێویستە لە ڕێخستن و تەنزیمکردندا ئەم کەسە کەسێک بی کە بەتوانای ئەوەی هەبێ کارەکان بەتوانێ ڕێک بخە پلان دابنێ هەروەها ئاگادارکردنەوەی هەروە کەسێکی بەوردەبێ هیچ شتێکی لەبیر نەچێ چاودێریکردن کە سێم خاڵ کە توانێت چاودێریکردنی پێشەنگی هەبی یان بەڕێوەبەری خۆی هەبی چ بکە و چ نەکە ئایا ئەو کاری ئەنجامدای ئایا کاری ئەنجام نەدای ئەو کارێ بەچی ئەنجام نەدایە بۆ هۆڕۆی بۆ هۆچوو ئەم متابعەیەکی تەواوی کارەکانی شێ دەکە کارەکانی پێشەنگ دەکا بۆ ئەوەی بزانی کەم و کوڕی دروست نەبێ لە کارکردندا گرنگیدان بە ڕووکەشدا ئەو کەسێک کە دەبتە سکرتێر کە پێویستە گرنگدانی بە ڕووکەشدا هەروە ڕووکەشێکی ڕووکەش هەم لە جلوبەرێکدا هەم زمان پاراوی هەروە ڕووخۆشی هەروە توانای ئارامگرتنی هەبێ ئارام بگری لەسەر ئەو هەموو کارکردنەدا هەروە توانای لێکۆڵینەوەی هەبی لە شتەکاندا تەنها ئەوە نەبی تەنها بەخۆی چیە بە دوای بگەڕێ شتی بێتە بەردەست نە کەسی سکرتێر توانای لێکۆڵینەوەی هەبی بتوانین لە شتەکان بکۆڵتەوە هەرو توانای توێژینەوە هەبی بزانانی ئەو مەسەلە دەگاتە چێندەر بۆ ئەوە نەکەین بۆ ئەوە بکەین ئەنی کەواتە ئەو دەبتە چاوساغی پێشەنگ لە کارکردندا دێ پێشنیاری بۆ تەڕح دەکات لە بۆ کەسی پێشەنگ دەکە پێویستە بەو شێوەیە بکرێت لەسەر ئەساسی لەسەر ئەساسی لێکۆڵینەوە و توێژنەوەدا هەروەها ئەلقەوی گەوتمە ئەلئەمین کەسێکی ئەمین لێ سکرتێردا چونکە هەموو ئەو معلوماتانی کە پەیوەندە بە پێشەنگدا کەسەکە ڕاستەوخۆ دەزانی کەسەکە ڕاستەوخۆ ئاگادارە پێویستە ئەو جۆرە کەسە نهێنی کەسەکەسێ بپارێزی ئینجا ئەوڕۆ کە سکرتێری بەڵام ئەگەر بێت و سبەینە سکرتێر نەمای ئەگەر سبەینێ بەڕێوەبەری کاری ئەم کەسە نەمای بەڕێوەبەری ئەو کاری ئەو کەسی پێشەنگەی نەمای نەکە قسەکانی بێ بڵاو بکەوە بە هەمان شێوە کە پێویستە ئەو کەسەی بەڕێوەبەری کاری پێشەنگ دەبێت لە دید و ئامانج و پەیامدا هەمان پەیامی ئامانجی پێشەنگی هەبێ هەمان دیدی ئامانجی پێشەنگی هەبێ نەک تۆ کەسێک تەنها بیکێ سکرتێری خۆی لەبەر ئەوی پێویستی بە سکرتێرە نەخێر نەبوونی سکرتێر نەبوونی ئەگەر بێت و سکرتێرێکی کاریگەر نەبوو وا باشترە سکرتێرت نەبی چونکە سکرتێری ناکاریگەر هەروە سکرتێری بێتوانە بێهێز سکرتێرێکە دەبتە هۆی ئەوەی کەم و کوڕی دروست دەکات هەر هەبوونی ئەم سکرتێرە هەر ئەم هەبوونی بەڕێوەبەری ئەم کارە دەبتە هۆی ئەوەی چیە بارگرانیەکسی لە بەڕێوەبەرنی کارکردندا هەروە عەرقەلەش لە بۆ کەسی پێشەنگ دروست دەکات لەوانێت چەندەها کەم و کوڕی دروست بکات بۆی باسی پێ کەسێک دەکەین کە سکرتێربی کە لەگەر دید و ئامانج و پەیامی پێشەنگیدا یەک بێ کە کەسێک بێ قەوی بێ کە کەسێک بێ ئەمین بێ کەواتە مامەڵەکردن و لەگەر دۆستەکاندا کە لە خاڵی یەکەمدا کە گوتمان تیمە تایبەتەکە خاڵی دووەمیشدا باسی تیمە گەورەکەمان کرد خاڵی سێمیشدا بریتە لەو کەسەی کە بەڕێوەبەری کاری چیە کاری پێشەنگەکەیە ئینشاءڵڵا لە بەرنامەیەشدا باسی کە چۆنیەتی مامەڵەکردن لەگەر تیمێکی خاوەن ئەزمون و هەروە چۆنیەتی دروستکردنی چەند عیلاقەیەشتر لەگەر ئەو کەسانێک کە پێویستە پەیوەندیان لەگە دروست بکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين
لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا